جارێکی دیکە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بە پاساوی تەشەنەسەندنی کۆڕۆنا ڕاگیرا و زیانمەندی سەرەکی تیایدا قوتابیانن. ئەوە چەند ساڵێکە بە پاساوی قەیرانی دارایی و دواتریش هاتنی کۆڕۆنا پەروەردە و فێرکردن زیانی گەورەی پێگەیشتووە و حکوومەتی هەرێمیش هیچ پلانێکی دروست و گونجاوی بۆ چارەسەری کێشەکانی بەردەم پرۆسەکە نەبووە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش دەڵێت مەترسی جددی لەسەر خوێندنی ئەمساڵ هەیە و دەستکاریکردنی پرۆگرامی خوێندن و کەمکردنەوەی منهەجیش کارێکی ئەستەما چونکە کاریگەری لەسەر ئاستی ڕۆشنبیری قوتابیان دەبێت. سەبارەت بە ئەگەری کەمکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن بۆ پۆلی 12 ئامادەیی تا ئێستا ناتوانێت بڕیار بدەین لەسەرەوەی ئایا بڕیار دەدێت پرۆگرامەکانی خوێندن دەستکاری بکریتیان نا، چونکە بڕیارەشی سەختە و لە هەمان کاتیشدا کاتێش دەوێتن و پەیوەستە بە چارەنووسی قوتابی، چونکە دەستکاریکردنی پرۆگرامانە کاریگەری لەسەر قۆناغی زانکۆی قوتابیان دەکاتن، لەسەر ئاستی زانستیان دەکات. بەڵام ئەو وەختی بارودۆخی ڕاگررتنی دەوام و هەڵکشانی ڕێژەی توشبوونی کۆڕۆنا بڕیارێک دەداتن لەسەر ئەوەی ئەو وەختی لەوانەیە حکوم بکە پەیوەستمان بکە بۆیەوە بڕیار لەسەر ئەو بابەتە بدەین. لای خۆیەوە جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دەڵێت دواخستنی پرۆسەی خوێندن بەم شێوازە کاریگەری خراپی لەسەر ئاستی زانستی دەبێت و هەڵاوسان لە مەنهەجی خوێندندا دروست دەبێت. هەرچەند ئەم باردۆخێکی نەخوازراوە، بەڵام بەتایبەت بۆ ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان کاریگەری زۆر خراپ دروستەکە و دائەنێ لەسەر ڕەوشی پەروەردە لەسەر خوێندن ساردی کردوونەتەوە و بە شێوەیە کە هیچ خوێندنیان وەک پێویست وەرنەگرتەوە فێری نەبوون، بە تایبەت لە سەرەتایی 1 و 2 و 3 بنەڕەتی سەرەتای خوێندنیانە کە بێ بەڕاستی زیاتر احتیمامیان پێم درێت، زیاتر کاتیان بۆ تەرخان بکرێت. لە ساڵی 2014ەوە بە پاساوی قەیرانی دارایی موچەی مامۆستایان نەدراوە. چەندین جار مامۆستایان بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە بە جۆرێک لە شاری سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان. ماوەی 7 ساڵە پرۆگرامی خوێندنی پۆلە ناکۆتاکان بە تەواوی نەخوێندراوە. حکوومەتی هەرێمیش هیچ پلانێکی جددی بۆ چارەسەری لەمپەرەکانی بەردەم پەروەردە نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.